توتن سەرچاوەی سەرەکی بەرهەمی جگەرە و نێرگەلەیە لە جیهان و نزیکەی 300 مادەی کیمیایی تێدایە. پسپۆڕانی بواری پزیشکی ئاماژە بۆەوە دەکەن ئەوانەی مادە کحولیەکان دەخۆن بە ڕێژەی لە 100 ئالوودە دەبن، بەڵام ئەوانەی بەرهەمەکانی توتن دەخۆن بە ڕێژەی لە 85 تووشی ئالوودەبوون دەبن، چونکە توتن مادەی نیکۆتینی تێدایە و داخڵی خوێن و بۆریەکانی خوێن و مۆخ دەبێت. هەرکات مادەی نیکۆتین کەمی کرد، مۆخی مرۆڤ داوای مادەی نیکۆتین دەکات. زانایان دەڵێن جگەرە 400 جۆر ژەهری تێدایە، لەگەڵ 43 پێکاتەی دروستکەر بۆ نەخۆشی شێرپەنجە و کەمکردنەوەی توانای بەرگری لەش. زیانە تەندروستیەکانی جگەرە و نێرگەلە ڕۆژ بەڕۆژ زیاتر دەبێت، وەکو تێکچوونی ماچولکەکانی ناو کۆئەندامی هەرس و هەوکردنی گەدە و شێرپەنجەی جۆراوجۆری کۆئەندامی هەرس و هەوکردنی زمان و قوڕک، زەردبوونی ددان و زوو تێکچوونی و شێرپەنجەی ناودەم و بۆگەنی و توشبوون بە ئێسکە نەرمە و زوو شکاندنی ئەسقان، گۆڕینی ڕەنگی پێست و چرجبوونی، هەڵوەرینی تووکی سەر لە ئافرەتان و لا پیاواندا، هەروەها هۆکارە بۆ نەزۆکی لا پیاوان و ئافرەتان. لە دوا توێژینەوەی وەزارەتی تەندروستی عێراق و هەرێمی کوردستان دەرکەوتووە لە 23.4 خەڵکی جگەرە و نێرگەلە دەکێشن. بەپێی داتا نافەرمیەکان لە کوردستان ساڵانە 100 ملیۆن دۆلار با جگەرە ئەسووتێت. یەک پاکەت لە 250 تا 6,000 دینار هەیە. هەرزانترین پاکەتی جگەرە لە کوردستانە و کوالێتی زۆربەی ئەو پاکەتانە خراپە و بەپێی کوالێتی جیهانی نییە. بەپێی چەندین توێژینەوە و ڕاپرسی دەرکەوتووە هۆکارەکانی فێربوونی جگەرە و نێرگەلە بۆ هاوڕێی جگەرەکێش و نەزانینی زیانەکان و کاتی بێکاری لەگەڵ خۆ بە پیاوزانین و خێزان و دایک و باوک دەگەڕێتەوە. وەکو ئەوەی پزیشکەکان دەیڵێن ئالوودەبوون کوشتنێکی لەسەر خۆیە و جگەرە و نێرگەلە مرۆڤ دەکوژێت و کاریگەری خراپیش لەسەر کەسە نزیکەکانی خۆی دروست دەکات. بۆیە کەسی بەکارهێنەر دوو ڕێگای لە پێشە: تەسلیم بوون بە ئالوودەبوون و نەخۆشی، یان بەهێزەوە بڕیار بدات و خۆی ڕزگار بکات و بە یەکجاری واز لە کێشانی جگەرە و نێرگەلە بهێنێت.